ئینسان لە ژیانە تا مەسئولیەتی بەرزتر ببێ، یعنی تا پلە و پایەی بەرزتر ببێ و خەڵکی زیاتر لە ژێردەسیا بێ، مەسئولیەتەکەی و بەرپرسیارەتەکەی زیاتر ئەبێ. حکوومەت ئەرکی زۆر گرانە. حکوومەت ئەتوانێت نەیە لێ مادەی بێهۆشکەر لە وڵاتە بڵاو بێتەوە، ئەتوانێت حدودەکان سنوورەکان بتەنێ. حکوومەت ئەتوانێت خەمی گەنجان بخوا کێشەکانیان چارەسەر بکە. حکوومەت ئەتوانێت لایەنی پەروەردە لە قوتابخانەکانە هەر لە سەرەتاییەوە حتاوەکو زانکۆکان و پەیمانگاکان ئەتوانێت بەرنامە ڕێژیە بکە، هۆشیاریەک بدە کە گەنجان خۆیان لە مادە بێهۆشکەرەکان پارێزن. حکوومەت ئەتوانێت کۆنترۆڵی ڕاگەیاندنەکان بکە، ئەو هەموو کەناڵە بەرەڵاییە کە هانی خەڵکەدەن لەسەر خراپەکاری. حکوومەت ئەتوانێت کۆنترۆڵی کا و هەر کەناڵێک لایدا لە دابوونەریتی کۆمەلگا، هەر کەناڵێک بووە سەبەبەوەی کە خراپە بڵاو بێتەوە، حکوومەت ئەتوانێت عقوبەی بدا و سزای بدا و ئەگەریش پابند نەبوو ئەتوانێت دایخا. حکوومەت باوکی ملەتە، هەر ڕێک وا بیری لێ بکەنەوە چۆن تۆ باوکی لە ماڵ مەسئولی لە خێزانەکەت و لە مناڵەکانەوە لە ماڵەوە ئەتوانی زۆر شت بکەی. من ناڵێم هەموو شتێ بە باوک ئەکرێ لە ماڵە، بەڵام ئەگەر باوک باوکێکی باش بێ، تەسیر لە دایکیشەکە و تەسیر لە ئەندامەکانی خێزانەکە ئەکە هەر هەمووی ڕوو لەو چاکە ئەبن، ئیلا اللهم جارجار نەبێ. ئیتر جارجار تۆ چەندێ باش بی، سبحان الله، ئیتر شتەکان ڕێک نایەت. بەڵام مەسئولیەتی سەر شانی باوک زۆر قورسە. عینەن داینە حکوومەت باوکێکە، بەڵام باوکێکی گەورەتر، باوکی کۆمەلگایەکە، باوکی وڵاتێکە. ئیتر ئەبێ خەمی بخوا. بە تایبەتی ئەم مەوزوعە زۆر پەیوەستە بە ئەوانەوە. ئەگەر ئێستا بڵین لە کوردستانە 10% گەنجانی کوردستان بە مادە هۆشکەرەکانەوە ئالودەن، ئەگەر حکوومەت خەمێکی جددی بخوا لەلایەنی ڕاگەیاندنەوە، لەلایەنی پەروەردەوە، لەلایەنی ئاینیەوە، یعنی وەزارەتی ئەوقاف مەسەلەن ئیشی خۆی بکە، وەزارەتی پەروەردە ئیشی خۆی بکە، وەزارەتی سەقافە و ئیعلام ئیشی خۆیان بکەن و وەزارەتی ناوخۆ ئیشی خۆی بکە، دڵنیام 2 ساڵ 3 ساڵی پێ ناچێت نسبەکە دائەبەزێ، لەوانەیە حەد بێتە 0 یا بێتە 1 و 2، یعنی زۆر کەمە بێتەوە. بەس ئەگەر حکوومەت بە ئەرکی سەرشانی خۆی وەکو پێویست هەڵنەسا، وای پێتێ کۆمەلگا بەرەڵا ئەبێ، ئێستا 10% بێ، ساڵی داهاتوو بێ بە 15%، ساڵی دوای ئەوە بێ بە 20%، دوای ئەوای پێتێ ماڵ نامێنێ کەسێکی مدمین و ئالوودەبوو بە مادە بێهۆشکەرەکان لەو ماڵەیان نەبێ، ماڵ نامێنێت. طبعا زەرەرەکەشی بۆ کی ئەگەڕێتەوە؟ بۆ حکوومەت. بابزانی لە وڵاتانی ترە کەوا زۆر بڵاوە مادە بێهۆشکەرەکان، حکوومەت مەساریفێکی زۆر ئەکا بۆ ئەوەی بتوانێت لەو کێشانە ڕزگاری ببێت کە بەهۆی ئەو مادە بێهۆشکەرانەوە دروستە بێ. کێشەی دزی، کێشەی قەتڵ، کێشەی زینا، کێشەی خراپەکاری، کە یعنی ئیتر باس ناکرێ ئەوەندە زۆرە. حکوومەت مەساریفێکی زۆر ئەکا بۆ ئەوەی ڕزگاری بێ و ڕزگاریشی نابێ.